لێرە لە واشنگتن هەشتی سپێدەیە ڕۆژە یەک شەمەیە کورد کنەکشن لەسەر پلاتفۆرمین دەنگی ئەمریکا و سەتەلایتە NRT تێوەشاندن ئەس دەخیلی شەمو دەگەل هەفکار ئاسو جەبار بخێر هاتناوەتکن و هیڤیا دەمێن خۆش جوارا هەر بژین سڵاوتان لێبێت شاد بووینەوە بە دیداری ئێوەی ئازیز لە دیداری ئەم ڕۆژماندا زیاتر سنگ دەخەینە سەر خۆپشاندانەکانی ئێران و هاودەنگە جیهانیەکان و پرسی ئۆکرانیا و کۆچ و چیرۆکی ناخەژێنی خانمێکی ئێزیدی ڕزگار بوو لە ستەمکاری داعش. هەرد بەرنامە ئیرۆدا لە ئۆکرانیا ترس هەیە رووسیا چەکی ناوۆکی لە دیژی وانە بکاربینە لێ کۆشکاسپی دەبێژە چین نیشانە نوێ نەدیارن. گروپێکی مافی مرۆڤی ئێران کە بنکەکەی لە ئۆسلۆیە ڕاگەیاندووە کچانی ئێران لە کەمپێکدا هاوار دەکەن مەرگ بۆ ستەمکاری لە گرتە ڤیدۆیەکدا کە ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو ئەمڕۆ بڵاوی کردوێتەوە ڕاگەیاندووە کچانی قوتابخانەکانی شاری سەقس کە زێدی ژینە ئەمینیە هاوار دەکەن و دروشمی ژن ژیان ئازادی دەڵێنەوە و بەڕێپێوان بە شەقامەکاندا دەڕۆن و سەرپۆشەکانیان ڕادەوەشێنن. هەروەها هاواری ناڕزایەتی کچانی شاری سنا بڵاوکراوەتەوە کە هەمان دروشن دەڵێنەوە و کاتێک بەرەو قوتابخانە دەڕۆن. هاوکات لە شاری سنا ڤیدۆیەک بڵاوکراوەتەوە کە گەنجێک لە ناو ئۆتۆمبیلەکەی خۆیدا بە گولەی هێزەکانی ئێران کوژراوە. سەرەڕای سنوردارکردنی ئەنتەرنێت کە بۆ ڕێگریکردن لە کۆبوونەوەکان و ڕێگریکردن لە بڵاوکردنەوەی دیمەنەکانی ستەمکاری لە ئێران، بەڵام هاوڵاتیانی ئێران تاکتیکی نوێیان گرتوۆتە بەر بۆ ئەوەی پەیامەکانیان بگەێنن بە جیهان بە گوێرەی وێنە ئۆنلاینەکان کە لەلایەن ئاژانسی فرانس پرێسەوە بڵاوکراوەتەوە و پشتڕاستکراوەتەوە. لافیتەیەکی گەورە لە ناوەڕاستی تاران هەڵواسراوە لەسەری نووسراوە ئێمە چیتر ناترسین شەڕ دەکەین. و دوشەمێ خۆپیشاندانین دژی حکومەتی لە چەندین باژارن سەرانسەری ئیرانی کەتن هەفتیا چارەم و بکێمی دوو کەس هاتن کوشتن. خۆپیشاندەران دروشمین دژی حکومەتی قیڕاندن و خانمان دەرسۆک و حیجابین سەرسەری خوادانین وەک دژاتیکردنا یاساین ئۆلیین کۆمارە ئیسلامیە ئیرانی. لە هەنێک دەڤەران بازرگانان دەریین دوکانین خوا گرتن لە گۆڕی داخوازە چالاکوانان. دەرەنگیە دوشەمێ و ji bo demê 15 çirkeyan hakar ketin nav bernameyên televîzyoneka dewleta Îranê li demê ku wêneyên rêberê Olî Ayetullah Alî Xamenî li ser bûn. Hakaran wêneyekî Xamenî di nav pêtên agir de xist serweşanên wê televîzyonê. Li ser wî dîmenî hatibû nîşandan yan nivîsandin xwî naxortên me ji devê te derjê. Dîsan dirûşmê jin jiyan azadî li pişt wêneyî hatibû nîşandan û daxwaz ji gelê Îranê dihatkirin rabin serxwe û beşdarî nerazîbûna bin. بەڵێ هەر سەبارەت بە ئێران لە زوربەی شارەکانی ئێراندا خۆپشاندانی ناڕەزایی بەردەوامە و کچان و کوڕانی ئەو وڵاتە بە دروشمی بڕوخێ دیکتاتۆر و مرگ بۆ خامنەیی هاوار دەکەن بۆ ئازادی و گۆڕینی ڕژێم. دروشمی ژن ژیان ئازادی وێردی سەرزمانی کچانی ناڕازی ئەو وڵاتەیە. هاوکاتی سەرکوتکردن و ستەمکاریەکانی ڕژێمی ئێران لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا چەندین کەس لە شارەکانی سەقز و سنە کوژاون و سەدان کەسیش بریندار بوون و هەزاران کەسیش لە تەواوی ئێراندا دەستگیر کراون. شانزدهم سنندج ما بلوچستان تنها نمیذاریم، پشتیبانشونیم. و li çend bajarên welatên cîhanê jî îraniyan û dostên wan û çalakvanên mafê mirovan piştevaniya xwe ji nerazîbûnên nav Îranê de nîşandan. Çend vîdyoyên xwepîşandanên wan bajaran gihane dengê Amerîka.
گروپەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن هەر لە سەرەتای خۆپیشاندانەکانەوە تا ئێستاکە زیاتر لە 150 کەس لەلایەن هێزە ئاسایشەکانی ئێرانەوە کوژراون و سەدان کەس بریندار بوون و هەزاران کەسیش لەلایەن ئەو هێزانەوە دەستگیر کراون. خۆپیشاندان لەناوە و دەرەوەی ئێران بەردەوامە. تا دێ کاردانەوە نێودەوڵەتەکانیش زیاتر دەبن لەو بارەیەوە بۆ ئەو مەبەستە هاوکارمان فەرات فەلاحیمان لەگەڵدایە لە واشنگتنەوە. فەرهاد دوایمین زانیاریەکان چین؟ ئاسۆ ئەم کاتتان باش ئاسوامەوێ دوایین زانیاری لەسەر ڕێژەی کوژراوەکان لە ئێرانت بۆ باس بکەم کە بە گوێرەی دوایین زانیاری کە بەدەستمان گەیشتووە لە ناوەندی هەواڵ لێرە لە بەشی کوردی دەنگی ئەمریکا ڕێژەی کوژراوەکان گەیشتوتە زیاتر لە 185 کەس کە زیاتر لە نیوەیان دەگەڕێنەوە بۆ خۆپێشاندانەکانی ڕۆژی هەینی هەفتەی ڕابردوو لە پارێزگای سیستان و بەلوچستان لەوێ کە لە دوای نوێژی هێنی خۆپێشاندەران درانە بەر دەستڕێژی گولە لەو شارە و بە گوێرەی دوایین زانیاریەکان زیاتر لە 90 کەس لەو تەنیا لە پارێزگای سیستان و بەلوچستان کوژراون لەلایەن هێزە ئەمنیەکانی ئێرانەوە. دوێنێ هەروە کە ئاماژتان پێکرد لە هەواڵەکاندا ئاسۆ خۆپێشاندانەکان بەردەوام بوون هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران دەستیان نەپاراست لە سەرکوتکردنی خۆپێشاندەران لە چەندین پارێزگا و بەدەیان شاری ئێران. ئەتوانم لەوانە ئاماژە بە لەو پارێزگایانە کە خۆپێشاندانەکان بەڕێوە چوە ئەتوانم ئاماژە بە ئازەربایجانی ڕۆژاوا، تاران، کرمان، خوراسان، کوردستان، پارێزگای کوردستان، پارێزگای ئەلبورز، مەرکەزی، کرماشان و ئسفەهان بکەم کە خۆپێشاندانی بەربەڵاو بەڕێوە چووە. ئاسۆ لە زۆربەی شارەکانە لە تارانی پایتەخت خۆپێشاندانەکان زۆر بەربڵاو بوون بەوەیشەوە کە بازاری گەورەی تاران لەلایەن بازاریانی ئەو شارەوە داخرا مانگرتنی گشتی هەبوو دوێنێ لە بازاری تاراندا. ئەمەش ئاراستەی خۆپێشاندانەکان لە ئێرانە ئەگۆڕێت بەهۆی ئەو بارودۆخە ئابوووریە قێراناویەی کە کۆماری ئیسلامی ئێرانی تایە ئەوەی کە بازارەکانیش دابخرێن بە تایبەتی بازاری گەورەی تاران بازاری کۆن. ئەمە کاریگەری زۆری ئەبێت لە سەرداهاتوی ئەم خۆپێشاندانانە. لە هەرێمە کوردیەکانیش هێزانیەکان دەستیان نەپاراست لە سەرکوتکردنی خۆپێشاندەران. دیمەنی زۆر دڵتەزێنمان بەدەست گەیشتووە ئاسۆ بە تایبەتی لە شاری سنە و سەقز کە چۆن هێزانیەکان دەست ناپارێزن و بە تەقەی ڕاستەوخۆ خۆپێشاندەرەکان دەکوژن. تەنیا بە گوێرەی دوایین زانیاریەکان تەنیا دوێنێ لە شاری سنە کە کاتە ناوەندی پارێزگای کوردستان لە هەرێمە کوردیەکان لە ئێران 4 کەس بە تەقەی ڕاستەوخۆی هێزە ئەمنیەکان کوژراوە، ناوەکانیان لە بەردەستە. ئەتوانم ئاماژە بە شارە جیاجیەکان بکەم لە هەرێمە کوردیەکانە لەوانە جوانڕۆ، ڕوانسەر، کرماشان، پاوە، کامێران، سنە، بۆکان، دێواندەرە، سەقز، بانە، مەهاباد، بۆکان، ئەمانە پیرانشار، سەردەشت زۆربەی ئەو شارانە بوون کە خۆپێشاندانی بەربەڵاویان تیادا بەڕێچووە. هەروە کە ئاماژتان پێکرد یەکێک لە هەواڵە گرنگەکان دوێنێ شەو کە لە ئێران هاتە دەرەوە ئەوە بوو کە گروپی عەدالەتی عەلی، گروپێک ناسراو بە عەدالەتی عەلی هەستان بە هەکردنی دەنگ و ڕەنگی کۆماری ئیسلامی ئێران کە بە سدا و سیمای کۆماری ئیسلامی ئێران ناسراوە و دیمەنیان هەروە کە لە هەواڵەکانە بینیمان دیمەنەکانی بەرنامەی ڕاستەوخۆی کاناڵی خەبەری ئێرانیان ڕاگرت و بۆ 15 چرکە بەرنامەکانیان تێکدا و دروشمەکانی خۆیان لەوێ بڵاو کردەوە. هەروەها ئەتوانم ئاماژە بە ئەو بارودۆخەی بکەم کە لە ئێستا لە هەرێمە کوردیەکاندایە بە گوێرەی نت بڵاکس ئەو ڕێکخراوی کە چاودێری بڕانی ئینترنێتەکە لە سنە دوێنێ بە تەواوەتی ئینترنێت داخراوە، سنووردار کراوە و خەڵک ناتوانن بە هیچ شێوازێک ئەو دیمەن و ڤیددیوانە کە هەن بیگوازنەوە بۆ دەرەوە. ئاسۆ بەڵێ زۆر سپاس بۆ کاتت هەر بژین. سپاس بۆ ئێوەش. چاودێرین ئیرانی چا بەری خۆدەن پێشهاتی نو و کۆمەڵێن مافی مرۆڤان چ دەبێژن سەبارەت بەردەوامیە خۆپیشاندانین ئیرانیان بە مەڕا هەفسەرۆکی کۆمەڵەیە مافی مرۆڤن کوردستانی مەحموود هۆژە بەری. کاکە مەحموود زۆر سوپاس بۆ کاتی جەنابەت لەسەر پێشهاتەکانی نوێ و بارودۆخی ئەمڕۆ چیت هەیە، چی زانیاریت هەیە پێمان بڵێ؟ بەرنامەکەتان ئەلبەتە نێوی من محەممەد هۆژەبریە. بەحاڵ لەسەر تازەترین ڕووداوەکان کە لە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامەوەیە کە دووبارە لە شارەکانی لە هەنێک لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان
مانگرتن هاتوۆتەراوە لە بانە لە سنە لە مەریوان کە بەرحەڵ ئەمە دیمەن گەیشتە دەستمان ئەمڕۆ لە بۆکان لە سەقز لە دیواندەرەوە لە زۆرێ لە شارەکانی پارێزگای کرماشان ئەمڕۆ مانگرتن هاتوۆتەراوە و خەڵک بە مانگرتن دووبارە ناڕزایەتی خۆیان نیشان داوە بەڵام هەر هێزە سەرکوتکارەکانی کۆماری ئیسلامی لە ناو شەقامەکاندا دەسوڕێنەوە ئەگەری هێرشی دووبارەی هێزەکان بۆ سەر خەڵکانی ناڕازی هەیە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئەم یعنی بڵێن لە 4 ڕۆژی داهات پێشوە تا ئێستا ناڕزایەتیەکان چوە ئاستێکی کەوە و خوێندکاران و خوێندنگاکان بوون بە سەنگەری خۆپیشاندانی خەڵکەکان و ناڕزایەتی دەربڕینی خەڵکانی کوردستان بۆ مامۆستایانیشی لە 3 ڕۆژ لەوە پێشەوە پێ زیاد بوو یعنی خوێندکاران و مامۆستایان پێگرا هاتنە سەر شەقام و داوای ئازادی یان کرد و بەرحەڵ خۆپیشاندانەکە لە ئاستی جەماوەری خەڵکۆ خۆی گوێزاوە بۆ کۆمەلگای خەڵکی کاک محەممەد ڤیددیوەکمان پێگەشت بوو کە دیارەکە لە ڤیددیوەکەدا گەنجێک لە ناو سیارەی خۆیدا دانیشتەوە تەقەکراوە لە سەری دەوتری کە لە کاتی ئەمە هۆرینی بەکارهێناوە لە ناو جەددا هێزەکانی ئێرانیان ئەوانی سەر بە ئێران هاتوون و تەقەیانی کردووە ناج تا چەندی ئەو ڤیددیوە دەتوانی پشتڕاستی کردەوە کە ئەو ڤیددیوە ڕاستەیان نا بەڵێ سەبارەت بە ڤیددیۆ ئێمە پەیوەندی ڕاستەو خۆمان بە شاریستنەوە گرت بەداخەوە کەسەکە کەسێکی ناسراو بوو لە ڕاستیا بەو شێوە بوو کە وتراوە یانێ ناوەندە خەبەریەکان ناوەندەوان لێرەکان ناوەندە مافی مرۆڤیەکان ڕاستەوخۆ شتیان گواستوێتەوە لە شەقامێک بەناو شەقامی 6 بەهمەنی سنا کە کۆماری ئیسلامی ناوینەوە شەقامی پاسداران هەنێک لەو بەرحەڵ ڕێبوارانەی کە بۆ شەقامەوە بە ئۆتۆمبیلەکانیانە تێپەڕن بە نیشانەی هاوڕێتی یا بە نیشانەی ئەوەی کە لە پشتی ئەو خەڵکە خۆپیشاندەران هۆڕنیان لێدا بوو ئەو گەنجەش تەنیا لەبەر ئەوەی یەک هۆڕنی لێدا بوو چەکدارێکی کۆماری ئیسلامی بەداخەوە یانێ چەکدارێک بۆ مرۆڤ کوشتن لەویا دانیشت بوو هەڵ ئەگەڕێتەوە ڕاستەوخۆ فیشێکێک بەسەریەوە دەنێت و بەداخەوە ئەو گەنجە گیانی بەختەکات لەوە یعنی من ئەو پشتڕاستی بە نزیکترین کەسانێکە لەو بنەماڵە نزیکن ئەمە هەواڵمان پێگەشتەوە بۆ بەداخەوە شتە ڕاستە تەنیا لەبەر هۆڕینێک ئەو گەنجە گیانی بەخت کاک محەممەد کۆمەڵەکانی مافی مرۆڤ و ڕێکخراوەکان چۆن دەتوانن یارمەتی دەرب بۆ ئەوەی خۆپیشاندنەکانی ئێستا و ئەو تەفگری ئێستا لە ئێران هەیە بە ئامانجی بگاتن زۆر باشە پرسیارێکی زۆر بەجێ و بە نرخە جواب وڵامدانەوەی ئەم پرسیارە لە ڕاستیە یەک شت هەیە کە کۆمەڵانی مافی مرۆڤیا ڕێکخراوە مافی مرۆڤیەکان ئەتوانن بە سەبارەت بە خۆپیشاندانەکان بیکەن ئەویش ئەوەیە کە دروستە ئێستا ئێمە پەیوەندیمان بەناوخۆ زۆر ئێستا بە بەهۆی پشتانی ئینتەرنێتەوە بەڵام بەرحەڵ بە هەر شێوەیەک بێت ئێستا بڕێک امتیاز هەر ئەدرێت لەلایەنی ئەو بەڕێوەبەرانی سوشیال میدیاکانەوە بۆ نمونە مانگی پێشوو قرار بوو باسی سکای بوو کە ئێمە پەیوەندیمان بێ بەڵام 1-2 جار بوو سکای پیشتا بڕا بەڵام ئەتوانین وەکو ڕێکخراوە مافی مرۆڤیەکان هەم داوا لە دەرەوەی کوردستان لە دەرەوەی وڵات بۆ ناوەندە نێودەوڵەتیەکان بکەن کە پشتیوانیەکی بۆ شێوەمان بکەن کە ئێمە بتوانین یعنی ئینتەرنێت بە جۆرێک بگەێنینە کوردستان بە تایبەت ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و لە دەرەوەیش بۆ خۆمان ئێمە ئەتوانین بە مستەنەدکردن بە بەڵگەمەندکردنی ئەو ڕووداوانەی وەکو دوێنێکە بەداخەوە ڕوئەدات هەناردەکردنیان بۆ ناوەندە نێونەتەوەیەکان و ناوەندە جیهانیەکان و تەنانەت وڵاتانش کە ڕێکخراوەکانیان تایە ڕێژستری کراون بە ناردنیان بۆ ئەوە گوشاری زۆرتر لەسەر کۆماری ئیسلامی دابنین هەر بۆ سەبارەت بەو باسەوە من ئەمە پێتان بڵێنم کە مانگی پێشوو زۆرێک لە ڕووداوەکان کە یانێ لە مانگی پێشوو زاینیڵێم زۆرێک لەو ڕووداوانەیە کە ڕوویدا بوو لە ڕۆژهەڵاتی کوردستان بەڵگەمەندمان کردو نردومانە بۆ وەزارەتی دەرەوەی ئاڵمان کە ڕێکخراوەکەمان یەکێک لە وڵاتانەی کە ڕەجستریەتیە ئاڵمانە و ئێستا وەزارەتی دەرەوەی ئاڵمان هەر دوێنێ نەک تەنیا بۆ بەڵگانێکی ئەمە نردومانە تەنان لەوانەیە ناوەندگەلێتریش بەشاریان هەیە نابێ بۆ ئەوەی کە هەنێ لە کەسایەتیەکان و ئەو کەسانی کە ڕاستەوخۆ دەستیان بووە لە خۆپیشاندانەکانە لەلایەنی ڕژیمی ئەڵمانەوە تەحریم بکرێت کاک محەممەد تۆ پێت وایە دوای ئەو هەموو فشارە وەکو بڵێ حکوومەتی ئێرانیان ڕێبەرانی ئێران هەندێک گۆڕانکاری بکەن ئامادە بن هەندێک گۆڕانکاری بکەن یان نا
لە ڕاستیە ئەزمون وای نیشانداوە کە کۆمەڵی ئیسلامی ئامادەی گۆڕانکاری بەرامبەر بە گەلەکەی نییە، یعنی ئەو سیاسەتی کۆمەڵی ئیسلامی سیاسی ڕێگەی ڕێفۆرمێکی نەهێشتوێتەوە 43 ساڵە بەرحەڵ بەردەوام فشار هەیە لەسەر کۆمەڵی ئیسلامی، ئەوە نەبێت کە ئێستایە و چون خۆپیشاندانەکە نوێنە ئێمە چەندین خۆناغی و خۆپیشاندانەمان بووە لە ساڵی 1970 هەتاویان لە 1970 پێشتر لەوانە یعنی بە 3-4 ساڵ جارێک ئێمە و خۆپیشاندانەمان دیوە بۆ ئاستە لە ئێرانە وە کوژان بووە بریندار بووە دەست بەسەرکردن بووە بێسەر و شوێنکردن بووە کە ئێستاش هەنێک لەو کەسانە بێسەر و شوێن و دیانی بەڵام بەڕێوەبەرانی کۆمەڵی ئیسلامی و بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی و سیستمی سیاسی ئیسلامی ڕێفۆرم هەڵ ناگرێ، یعنی بە خۆداچوونەوە بەڕای ئێمە بە پێی ئەزمون و بە پێی ئەو بەڵگانەکە لامانە لەو سیستمەیە ڕێفۆرم بوونی نییە و خۆ ناتوانێت خۆی جێخۆ بکاتەوە لەو سیستمەیە. کاک محەممەد هۆشبەری هەفسەرۆکێ کۆمەڵەیە مافی مرۆڤن کوردستانی بە کورتکۆنەکشن ڕابوو زۆر سپاس. سپاس خۆیەوەش کاتێکی لەگەڵ زیاتربوونی ناڕەزایەتەکانی ئێران و خراپتربوونی دۆخەکە پشگیریەکانیش بۆ سەرهەڵدانەکانی ئێران زیاتر دەبن. مەرگی ژینە هێندە تراژیدی بوو ڕۆژ بە ڕۆژ هاواری ژن ژیان ئازادی بڵندتر دەبێت. هاوسۆزیەکان ڕوو لە زیادبوونە. لەگەڵ زیاتربوونی ناڕەزایەتیەکانی ئێران و خراپتربوونی دۆخەکە پشگیریەکانیش بۆ سەرهەڵدانەکانی ئێران زیاتر دەبن. مەرگی ژینە هێندە تراژیدی بوو ڕۆژ بە ڕۆژ هاواری ژن ژیان ئازادی بڵندتر دەکات و هاوسۆزیەکان ڕوو لە زیادبوون دەکەن. لە شاری سلێمانیش لەلایەک بۆ پشگیری لە داخوازیەکانی خەڵکی ئێران و لەلایەکی تریش بۆ شەرمەزارکردنی مەرگی ژینە چالاکیەکان بە شێوەی جیاواز بەردەوامن. لەو چوارچێوەیەدا چەند ژنێکی گەنج لە نمایشێکی شانۆییدا لە سەکۆی ئازادی لە شاری سلێمانی تراژیدیایی مەرگی ژینا و ئازار و سەرکوتکاریەکانی ئێران بۆ سەرژنان پیشان دەدەن و بە دروشمی ژن ژیان ئازادی پاڵپشتیان دووپات دەکەنەوە. ئەم شانۆیە بۆ پشتگیریکردن لە ژنانی ڕۆژهەڵات ئەکەین کە ئەو حکومە زۆر توندڕەوەیان بەسەر ئەسەپێنرێت. ئێمە نەک تەنها بە شانۆیەک لەوانەیە بە تەنیا دەنگێک یا دروشمێکی ژن ژیان ئازادی پشتگیری خۆمان بۆ ئەوان دەرببڕین. خۆمان وەکو خۆشکی ژینا وەکو هاودەنگی ژنان هاودەنگی خەڵک نیشان بدەین کە ئێمەش هەین. ژینا ئەوڵ ژن نیە و ئاخر ژنیش نابێت، بەڵام ئیشەڵڵا بە ئاواتی سەرکەوتوی هەموو لایەنک. نەسرین خاتوونێکی شاعیری ئێرانە بە چاوی پڕ لە گریانەوە دەڵێت نمایشەکە تەواو تەعبیرە لە ئازارەکانی ژنان و خەڵکی ئێران و هاواری ئێرانیەکان هاواری ئازادیە لە دژی سەرکوتکاریەکان بۆ سەرگەلانی ئێران. ئەم شانۆ هەستەدای بە من هەموو شتێکەوە بیرهێنامەوە. من لەو جیلم کە ئەعدام کران کۆمەڵە لە هاوڕێکانم دراوسەکانم خسم بەس ئازارەکان بیرکەوتەوە ئازارەکانی ڕۆژ هەڵهات کە چیان بەسەراتوە و خەڵکە کە چیان بینی برا چوزانم مرد هەمووی ئەعدام کران. ئەمەکە ئەم خەڵکە ئیسا هاوارەکە هاواری و لەچکە نییە، هاواری ئەوەیە کە چەند ساڵە بووە بە بغز و لە گەڕۆیان نەماوەتەوە کە ئیسە دەریە بڕن. سەرپەرشتیاران نمایشەکەیان وەک پشتگیریەکی بچووک و ئەرکێکی ئینسانی سەرشانی خۆیان دەبینن. مەرگی ژینا بوو بۆ بورکان و بە مەلەرزەیەکە هەموو ئێران و دنیای پێشڵەقی لە خۆم پرسی ئەی بۆیش بۆ ئەم ناکی و هەنێ برادەر کۆمەکیان کرد بە پێویستیەکانی و هەفتەی ڕۆژەی لە خواردن و لە هاتوچوو سواسیانەکەم. هیوادارم بە هەمومان توانی بێتمان پامێکی پاڵپشتی بۆ ئەو ڕاپەڕینە بۆ خوێنی ژینە درستمان کردێت. ئەم چالاکیانەی شاری سلێمانی لە کاتێکدایە شەڕ و خۆپیشاندانەکانی ئێران ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە و هاوشان پشگیریەکانیش بۆ گەلانی ئێران و ژنانی ئەو وڵاتە لە سەرانسەری جیهاندا زیاتر دەبن. سنوورکەری دەنگی ئەمریکا سلێمانی.
هاوکاتی خۆپیشاندانە ناڕزایەکانی ئێران و بەرەنگاربوونەوەی تونند و تیژانەی هێزە ئاسایشی و پۆلیسیەکانی ئێران لە واشنگتن دیسیش وەک زۆرێک لە وڵاتانی دنیا هەفتانە خۆپیشاندان و ڕێپێوان ساز دەکەن. مەریەم ئەفشار ئەو خاتوونە گەنجەی تاراوگا وەک زۆرێک لە گەنجانی دیکەی ئێران هەفتانە سەرقاڵی ئامادەکردنی و سازکردنن بۆ خۆپیشاندانی ناڕزایی لە ئەمریکا. یەحیا بەرزنجی لەبارەی ئەو خاتوونەوە ئەم چیرۆکەی بۆ ئامادەکردوون. لە واشنگتنەوە هەر ڕۆژانی هەفتەی لێ تەواو دەبێت لە خەمی بەردەوامی خۆپیشاندانەکاندایە. ڕۆژانی پشووی داناوە بۆ پاڵپشتیکردنی خۆپیشاندانەکانی نێوخۆی ئێران. من لە ڕۆژانی هەفتەدا دەچم بۆ خوێندن هاوتەمەنی من لە ئێران بۆچی ناتوانن خۆش بژین. سەڕای ئەوەش ئەوان شەڕی ئازادی خۆیان دەکەن. من لەم وڵاتەدا مافی خۆپیشاندان و ئازادیم هەیە. دەتوانم سەرنجی دنیا بهێنمە بەرچاو کە ئەوان ناتوانن دڵیان بگەێنن بەهۆی بڕینی ئینتەرنێتەوە. لە وڵاتەدا پێویستە شەڕ بۆ مافی هاوڵاتیەکانمان بکەین. خۆی و کۆمەڵێ هاوڕێی سەربەخۆ لەگەڵ خۆپیشاندانەکاندا لە دەوری ئامانجێک کۆبوونەتەوە. ئیدی ئەم کیژۆڵەیە بە هوتافەکانی جۆش و خۆشێکی دیداوەتە جوڵانەوەکە. ئەو گەنجانە شەقامێکی ناوەندی واشنگتنیان کردووەتە شوێنی جێگیری خۆپیشاندان لە دژی ڕژێمی ئێرانی. هاوشێوەی هەر ئازادی خوازێکی دیکە لە شوێن و جوگرافیای جیاواز کە گۆڕەپانێ دەکەنە شوێنی خەونەکانیان. ئەم کیژۆڵەیە و ئەوانەش خۆپیشاندانەکە بەڕێوە دەبن بەنیازی بەردەوامی. بەردەوام لە وتارەکانیشیان وادەی هەفتەی ئایندەی خۆپیشاندان دادەنێن. لەو باوەڕێدام کە ئێرانەکان لە بەردەم شەڕەکەدان. ئەو هەموو خۆپیشاندان و شەڕکردنە لە دژی ڕژێمی ئێرانە. ئەمریکا وڵاتێکی زلهێزە لە جیهاندا لێی دەڕوانن گرنگە ئەو خۆپیشاندانەی ئێرش لە خوار ئەم شەقامەوەی کۆشکی سپیەوە ئەوان بڕیار دەرن دەمانبینن و دەمانبیستن. بەردەوام خۆپیشاندانەکان زۆر گرنگە. کوشتنی کچە کوردە سەخزیەکە ژینا ئەمینی ئەو هەموو سۆزەی هێناوەتە کایەوە. لە دوای ئەویش شەقامەکانی شارە ئێرانیەکان هەر ڕۆژۆ بە خوێنی گەنجێک سوودە. بەڵام ئەو سەرکوولکردنەی ئێران دەستی داوەتێ کۆتایی بە خۆپیشاندانەکان بێنێت داخۆ فشاری ڕەوەندی ئێرانی کاریگەریان بۆ سەر بڕیار بەدەستانی وڵاتەکانیان دەبێت. ئێمە بەتەنهانین. هەستیش بەوە ناکەم دەست لە ناو دەست و شان بەشانی یەکتریەوە بۆ پشگیری ئێران و ژنان بەگشتی. ئێمە هەمومان ژینا مەستا ئەمینین. پێکەوە دەمێنینەوە تاوەکو ئێران ئازاد دەبێت. وەک چۆن ژینا و قوربانیەکانی نێوخۆی ئێران تەنهانین لە واشنگتنیش هەزارەهای وەک مەریەم ڕۆژانە لە دەرگای مرۆڤایەتی دەگەن. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. کچێکی ئێزیدی لەگەڵ خێزانەکەی لە کاتی هێرشی داعش بۆ سەر شنگال لە ساڵی 2014دا ڕفێنراوە. لەو کاتەدا جانەیە تەمەنی 7 ساڵ بووە کە ڕفێنراوە و لە دایکی جیا دەکەنەوە و دەیبەن بۆ شاری ڕقا. دوایمین مۆڵگەی ئەو کاتی داعش لەگەڵ خێزانێکی داعشی سعودیدا بە زۆر و زۆرداری ژیاوە و بۆ ماوەی 6 جار فرۆشراوە. هاوکات 9 ساڵ بێسەر و شوێن بووە. لەم مانگەدا لەلایەن نێشینەکانی پاراستنی ژنانەوە یەپەژە لە کەمپێل هول ڕزگار کرا. جانێ کەچێکە ئەزیدیە لەگەڵ ماڵباتە خۆ دەما ئێریشە داعشی دە لەسەر شنگالی 2014 هاتبوو ڕەواندن. جانێوێ دەمێ 7 ساڵی بوو. لە ڕقایە دەستێوێ و دیاوێژی هەف هاتە برین دەماگۆ لەگەل ماڵباتەکە داعشی سعودی بوون. دیاوێ و خوشکاوێ 2015 هاتبوون ڕزگارکردن. لێتە ئاگاهی سەرکەچا زارۆک جانێ و برایەوێ جەمال تنەبوو. بشەرێ باغۆزێرە جانێ و جەمال لەگەل ماڵباتên داعشی هاتن ڤەگوهستن کامپاولێ. وان بە هەڤ نزانی و بێرگی هەڤ نەهاتن. جەمال 2019 جی کامپا هۆلی هات ڕزگارکردن و جانێ وندامە. ڕاستی تقریبان ساڵێکە ئەژیاگرتی بوو. بەجەبەری خەلاز بن جانێش مەقۆتکردن ڕاقاش مەقۆتکردن. زلامی سعودی بوو جەمال و جانێ هەردووش مەقۆتکردن. برایەوێ شوێ ماستەرژی ئەوژیش مەقۆتکردن. بەس 2019 جەمال زەڤەری بەس جانێ.
درۆژێکێدا یا مەها دەرباسبوویدا یەپەژە ئاگاهیên دۆر canê girt û li gel malbateke Sûrî bû li kampa Holê girtî bû. Wê malbatê tenê ji bo qezencekirina peran birêka bikaranîna wê di firotinê de bi navê zawacê de 6 caran cana zarok hate firotin. Yepejê operasyonekê de wê rizgar kir. Dema biriya telîfonê bi diya xwe re axivî nav û rûyê diya wê hate bîra cana zarok û nasnama xwe ya resen nas kir. خودی چاقوی برادری تلفنم کری و کامیری پیوی گوته تی افکیا و افداکا من ناوی چیا گودو ناوی نعیمه و راستی گلگ آجی که خوش بوم و زرده زدگیریامی و زکوی خوش بوم گلگ اب زحمت بو خودی دارو که دایکی خود بی گلگ اب زحمت دنیا همو زانی نهانه که فازارا زارو که وکوی جدایکی خود کریا وهناك دايك دوان رزقار وين زاروك الكامبيدا معنا هناك زاروك الكامبيدا داك دوان خلاص بين پسیکولوژیا جانê pir xerab e û pêdivîya wê bi dektor û pisporên dirûnî heye. Li gor me wê dît tevî erêkirina diya wê me wergirt got pêş kamerê biaxive. Lê rewşa wê neaxiftinê ye. Hîn çarenûsa 6 kesan ji malbata canê di nav wan de bavê wê nediyar e. Li gorî serjûmarên fermî heya meha heftan ya vê salê 10,863 kesan ji kesên windayên êzîdiyan nediyar e. Her wiha heya dema Bûrî de 3,554 hatin rizgarkirin ji destê Daişê. Ji nav vê hejmarê 1051 keçin zarokin. Li gorî amarên fermiyê mala êzîdiyan li Herêma Cezîrê ji 2019 de ji dema şerê Baxozê de heya dema amedekirina vê raporê 412 jin û zarokên êzîdî ji kampa Holê hatine rizgarkirin. Pêşbîna got bi sedan jin û zarokên êzîdî yên guhîn çarenûsa wan nediyar e di nava kampa Holê de ne. Canê wekû wê bi sedan ji zarokên êzîdî ji hemêzadê û bavê xwe hatin revandin ser destê rêxistina terorîst Daişê. Ev 9 salin ser trajediya genosaydê derbas dibe. Lê hîn qurbanî winda hene. Zana Umer dengê Amerîka. Hesekê. برێڤەبەریا سەرۆک بایدن هزرا بژاریان دەکە پشتی و ڕێخستیا ئۆپک بڕیار دایک و لە وەرزێ داهاتی دەرخستنا نەفتی کێم بکە و ئەمریکاوێ ڕاستی ئالوزیان بکە. بەڵێ دەخیل هەروەها لە ماوەی بەرنامەکانی ئەمڕۆدا راپۆرتێکی دیکەمان دەبێت لەسەر گیان لە دەستدانی کۆچبەران لە کەناراوەکانی یۆنان و ڕزگارکردنی چەند کۆچبەرێک پاش ئەو ناوبڕە دێنە وڵاتان. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لایەنە سیاسیە کوردەکانی ئێران و تورکیا نیگەرانن لە پلانە هاوبەشەکانی هەردوو وڵات و ترسی ئەوان هەیە ئەو دوو وڵاتە پێکەوە هەنگاوی خراپتر هەڵبێنن لە دژی هێزە کوردیەکان بە تایبەت لە ناوچە سنووریەکان و ناو شارەکانی هەرێمی کوردستان. بۆ تاوتێکردنی ئەو پرسە پەیامنێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەرمان لەگەڵدایە. دڵشادەم کاتت باش. دڵشاد ئەو نیگەرانیانەی هەرێمی کوردستان چییە بە تایبەتی و پارتە کوردیەکانیش نیگەرانیان چییە لە هەڕەشەکانی ئێران؟ ئاسۆ دیارە کۆماری ئیسلامی ئێران بەهۆی ئەو خۆپیشاندان و ناڕزایەتیانەی کە ناوخۆی وڵاتەکەی گرتوتەوە کە پێی وایە بەشێک لەو ئاڵۆزیانەی کە لە ناوچە کوردستانیەکانی ئێران هەن دەستی پارتە کوردیەکانی ڕۆژهەڵاتی تێدایە کە ئێستا بنکە و بارەگەیان لە هەرێمی کوردستانەیە. بۆیە ئێرانیەکان بەڕوونی پەیامیان گەیاندۆتە بەرپرسانی هەرێمی کوردستان و داوایان لێکردوون کە دوو داواکاری جیان لێکردوون. داواکاریەکیان داوایان لێکردوون کە پارتە کوردیەکان لە ناوچە سنووریەکانی نێوان هەرێمی کوردستان و کوردستانی ئێران دوور بخەنەوە و داواکاری دووەمیش داوایان لێکردوون کە بنکە و بارەگاکانی پارتە کوردیەکان ئەوانە چی لە کۆیە چی لە
زڕگوێزی دەوروبەری سلێمانی و لە ناوچەکانی تریش دا بخرێن و بە شێوەیەک لە شێوەکان خواستەکەیان بەو مانایەیە کە هێزە کوردەکان لە چەکدا ماڵن. ئەمە وای کردووە کە کۆماری ئیسلامی ئێران فشارێکی زۆری خستۆتە سەر هەرێمی کوردستان و لە ڕێگەی عێراقەوە پەیامی بۆ هەرێمی کوردستان ناردووە و پەیامەکانی جۆرێک لە هەڕەشەی تێدایە و لەلایەکی تریشەوە ئەوان باس لەوەکەن کە چیتر ئەوەی کە لە هەرێمی کوردستان و لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستانە گوزەری ئەوان تەحملی ناکەن و تەقبولی ناکەن. بۆ شەوی ڕابردوو سوپای پاسداران بە ئاشکرا هەڕەشەی ئەوەی کرد کە بێدەنگ نابن لەو جوڵانی پارتە کوردیەکان کە لە هەرێمی کوردستانەوە بە ئاراستەی ناوخۆی ئێران هەن. بۆیە ئەمە جۆرێک لە مەترسی دروست کردووە تەنانەت لای بەرپرسانی هەرێمی کوردستانیش بەوەی ئێران جوڵی بۆ ناوخاکی هەرێمی کوردستانە بێت. بەڵێ بەڵێ دڵشاد هەڵبەت هەر ئێستا هەواڵێکمان پێگەشتۆ بازەوە کە سوپای پاسداران هەڕەشەی هێرشی زەمینی ئەکات بۆ سەر چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان. ئایا ئەم هەڕەشەیەکی ڕژدا کاردانەوەی عێراق چۆنە بێ؟ ئاسۆ بە پێ و زانیاریانەی کە دەستێمە کەوتووە دیارە ئەم پلانێکی تازە نییە پێرێ لە دەنگی ئەمریکا بڵاومان کردوێتەوە لە سەر وێبسایتی دەنگی ئەمریکا ئەو پلانە مەوجودە کە بە ڕوونی باس کراوە لە راپۆرتێکی ئێمەدا لە دەنگی ئەمریکا. پلانەکە بۆ شێوەیە کە پارتە کوردیەکانی ڕۆژهەڵات و باکووریش ترسیان لەوە هەیە کە لێک تێگەیشتن یاخود پلانێکی ئەو بەشە بێ لە نێوان ئێران تورکیا بە هەماهەنگی لەگەڵ عێراقا بۆ ئەوەی بە بیانووی بوونی هێزە کوردیەکان لە ناوچە سنووریەکان بە شێوەیەک لە شێوەکان سنوورەکان کۆنتترۆل بکەن و هێزی زیاتر بەرەو سنوورەکان بجوڵێنن. و بە پێ ئەو زانیارێنی کە ئێمە هەمانە تاکو ئێستا پلانەکە قابلە بۆ جێبەجێکردن و ئەگەری هەیە ئێران هێز بجوڵێنێ بەرەو ناوچە سنووریەکان و تەنانەت ترسێک لای بەرپرسانی هەرێمی کوردستانی دروست بووە بەوەی کە بوونی پارتە کوردەکان لەو سنوورە بکرێتە بیانوویەک تەنانەت بۆ کۆنتترۆلکردنی هەندێک ناوچەی سنووری و بازرگانی نێوان هەرێم و عێراق و وەهێنانی هێزی عێراقی بۆ ئەو ناوچانە. و دیارە بە پێ ئەو زانیارێنەی کە ئێمە هەمانە ئەو پلانەی کە لە ئارادای حکوومەتی عێراق لێی ئاگدارە و ئێرانەکانیش بەڵێنی ئەوەیان داوە کە ئەگەر پلانەکە بخەنە بواری جێبەجێکردنەوە لە ژێر چاودێری عێراق پلانەکە جێبەجێکەن و عێراقیش بەشەکە بێ لە پلانەکە. بۆیە لە ئێستادا هەرێمی کوردستان و پارتە کوردیەکان بە شێوەیەک لە دڵەڕاوکیەوە چاودێری ئەم جوڵانەکەن و چاوەڕوان لە ڕۆژانی داهاتووە ئەگەرم پلانە بخرێتە بواری جێبەجێکردنەوە ڕەنگە ئەمان با بڵێن پارتە کوردیەکان لەو ناوچانە ڕوبەڕووی تەحەدای زیاتر ببنەوە و هەرێمی کوردستانیش ڕەنگە دووچاری گرفتی زیاتری هەم ئاسایشی لە ناوچە سنووریەکان و هەم ئابووری و ئەمنی ببێتەوە. بەڵێ زۆر سپاس دڵشاد بۆ زانیاریەکانت هەربژی. سپاس بەش. ژمارە مریên نەقۆبوونا قایغا کاپەنابەران digir ava Keytraya Yunanistanê de gehişt 11 kesan. Duh şamiyê nobedarên giravan got wan termê 6 penaberan vedîtine li başûrî wê giravê li wê derê gemiya ku 95 kes siwarên wê bûn şeva çarşembê niqobû li roja ên termê 5 a jiwana hadîtin keş û hewayê dijwar hewlên rizgarkirinê duh şemî alozkirina. Siwarên qayîgê penaber bûn piranî ji Iraq, Îran û Efganistanê bûn. Nobedarên defavan dibêjin li هشتمهین یکم ین افسال وانا شیعه 1500 پنابران ji deryayê rizgar bikin. û berî çend rojan jî du gemiyên ku swarên wan welatiyên Sûrî bûn dixwestin ji Cezayirê di derya navrast ra xwe bigehînin İspanya di deryayê de niqobûn. Ajansên peyaman radgehînin ku çil xanimên swarên wan gemiyan ji Kubanî bûn. Safaeddîn Qadir ku yek ji kesûkarên xwe di wê rûdanê de ji dest daye gote dengê Amerîka zanyarî gehane wan ku nêzîkî 18 terim ji wan hatîne vedîtin ne ji wan خەڵکی کوبانینە و یەک ji خەڵکê serêkaniyê ye. Çi zanyariyên nû îro hene peyamberê dengê Amerîka Mehmûd Balî rastexwaz ji Kubanî bimare. Mehmûd dem baş te çi heye îro li ser wê yan qurbaniyên wan gemiyan? بله براستی دمکی غمگین سر خلق کوبانی را در باز بده اف کسینگو جیانا خوش دستانی مخافت شرط دایا و نجید تو باران دایا بجاره لسر ریا کوچبریه آگاهی گوما به دست خستن جه مالبات خودین کسینگو جیانا خوش دستانی به دریا سپیده الجميع هانا قولي سوار بني چل کستی دا باید جی 18 تکز جه باجار کوبانینه نه در من هاتنی دیتن جو کوبانی هاتن ناس کرن
هر وها دگنجی جناب گمی فلسطین جیانا خوش دست ندابون نهال الجزائر نه نه در من خوردین کوبانی نها در نخوشخانه این جزائر دانه لبندا کوکس وانا بگرین کوبانی حیان ها و آگاهی این تکزجی و حیجد نه مالبات دینه هین آگاهی نوان جزارو که خطنانه یعنی بنابا پیدا چارنیف سوان هین ندیاره نه کوبانی هین چارنیف سوان ندیاره لی بگشتی دوی گمی اگو تقلب بوی حیجده کس کوبانی بون جی نه تکز هاتن دیتن در میوان هاتن دیتن نهال جزایری محمود من دخواست اشتا بپرسم که چما گنجین کوبانی رو دکن پنابری لیبری و نام دخواست بزانم که داخوازین و گراندنا طرمین وان قربانین خلق کوبانی و چاوا با یعنی برسوار بریا خواسر جوی ناراچی و هلوستوان چی از جبو و گراندنا طرمان بله نها گلک سدم هنج بو کشبریا تایبت نفس گنج یعنی تمنی خود نابری ام بین 16 17 حیانی 30 سالی اوا ترانیا وان کسان بری خود دن اروپا سدم سرکم بین روش آبوریا خرابه گنها لبیدر که سازی ناو نتوی آلیکاری نتوی جبو هری بتنه و تایبت ده حد سالی داوید آجی جبر روشا هوایی موسم چاندنی جی نبون او جی روشا که آبوریا گلک خراب چیه کرد یاد دیا ام بین روشا اولهی خراب بودن بدم وقتی زانین هریم ته تو بارک کرن جالیه ترکیه و هر وها ایریشن جالیه گرسپی و جرابلوسی لحد والین کوبانی چیه دبه او جی ده لاگو نشینو کوچبر ببه ل وکی کو خلق بیشتر و او استخدام هر سرکه برضو اف شرع سوریه ناخویی گلک دیشکر او 12 سال نظانه 4 سال باشه محمود دیسان يعني تبر سبب سيارم دايا كم اللي مدخل بزانم كان الربيع خسر شد بيجش بو فقرادنا طرمين قربانيان نكون ديارنا هال الجزائرنا براستی بری گواستبلی برنامه به مدیکلی لگر ریفبریا کوبانی چکر بود نها ام دکلی دانه به حکومت جزایر و هن کسی خیر خاص و سازی ناب نتوی و ام قاربن هم ترمین کسی وندای بگرن هم جی ایهانه گونها دستی وان دال جزایر ام قاربن وان بسیارین کوبانی هر وها هنک سازین جواک سیویل جی کوبانی هنک پارتی جی هنه او جی هول ددن گو قاربن ترميفان كسانان بقيدين كوباني باشا بهياوان يعني مال بعد بهين خودكن يعني جي وكود بيجن تشكوبيك راد جيكي دال جاميه كدا وانا جي انا خوش داس دايا يعني داس بيكريا يعني خلقت وكود بيجن حطانا هاجي شاكن كاتش تشوان خلقا راحات يعني شي بويا من خاص بزانم كاني خلق تشدي كجبو كسكاري وانا تشدي كن يعني مثلا بهياوان تو تشكو امجي شاك بونكو جماركا ومظن خلقي كوباني دي جميع دا درياي دا بين خندقان يعني مثلا برسوا خلقي بقشتي يعني جي بهياوان شاتي كرن يعني خلقي وان طيبات مالبات وان او كسنجينجي يعني تانها هند ام بين وقت الصدمه دانا ام د سوربرايز دانا جو خورتين خو زاروكين خو جبر مرني شاندنا اوروبا بوجيانك خطر ببينن بوجيانك باولاه ببينن اللي مخابن للسريانجي مرنشي بيت نتني مرن دنا شرد و تایبت مرنگی گوت زاروکی خود شینی جیانه که نویه لیت جیانه وانج دستوان دگریه مخابن هالبت ان وكو بيتشتك نويا دقالك چندين ساله وصاشه دبج ولاتن كشرت دا العراق الافغانستاني اليمن لسوريا خلق رود كندرفو وقالك خلق دريا دا دقامين كو نكر هاتي جبو فاك هاسنا خلقي جولاتك بولاتك دي خندقن ويعني خوش دازن قالك سباس محمود بالي مخابن بامري دنجي امريكا محمود بالي جي كوباني بمره بو سباس دنگ امریکا جافکانی کا په باوریان و چاو آگاهیان برای مالپر و پلاتفورم میدیا جواکیا دنگ امریکا بالا خوب دم پزانین و نوچه جیهانه
بەڕێبەرایەتەکەی بایدن بیر لە هەنگاوەکان دەکاتەوە بۆ ڕێگریکردن لە بەرزبوونەوەی نرخی نەوت لە جیهاندا. ئەمەش دوای ئەوەی ئۆپێک پلاس کە پێکاتوە لە وڵاتانی بەرهەمهێنەری نەوت بڕیاریدا لە سەرەتای ئەم هەفتەیەدا بەرهەمێنانی نەوت کەم بکاتەوە. سەرۆکی نووسینگەی کۆشکی سپی ڕایگەیان کە بەرزکردنەوەی نرخی گاز و بەنزین هەواڵێکی ناخۆشە بۆ سەرۆک جۆ بایدن و دیموکراتەکان لە کاتێکدا هەڵبژاردننی نیوەی خولی سەرۆکایەتی لە مانگی داهاتوودا ساز دەکرێت. گیمتری 5 هەفتە بەریە هەڵبژاردنە نیودەمی ئەمریکایی و دەموکراتان هیوی دەکەن و کۆنگرەی بخن بن کۆنترۆلا خۆ ڕێبەریە بایدن دە کۆنترۆلکردنا بەهایên gazê de biçekî serkeftî bû. Bihayên her galonê ji destpêka vê salê zêdetir ji $1 kêm bûne tevî ku şerê Ukraynayê nirxê petrolê bilind dike. Lê ev berê biryara vê heftê ya OPEC Plus bû ku ji meha bê vê hilberîna neftê bi 2 milyon bermîlan rojane kêm bike. Tevgerek ku serok Joe Biden wekî kemasiyek binav kir. Bêhêviyek bû û em lê dinarin ka çi alternatîvên me hene. Divan alternatîfan de berdana rejeyên mezin yên nefta xav ji rezerva petrola stratejîk Amerîka heye û tê çaverekirin ku sizayên li ser Venezuela were siskirin da ku rê bide peydakirina nû li bazarê û bank li kompaniyên enerjiyê dike ji ber ku li hemberê bihayên zêde qezencên rekor bi dest dixin. Kompaniya enerjiyê divê buhayê firotinê kêm bikin da ku ew ji bo gaza firotinê bi tevahî didin nîşan bidin. Kongresa Amerîkî li ser qanûnê kar dike ku hilbernerê serekeyên neftê Erebistana Saûdî, serokê de facto ya OPEC û yek ji hevalbendên stratejîk yên girîngên Washingtonê ceza bike. Çavdêr dibêjin ku tekiliya bi Riyadê re ji petrolê vedetir e. Whether they look at sort of legal implications. Hece ew li encamên qanûnî yên kartelan OPEC'ê dinêhêrin ku mirov çawa wê bişkîne, divêt ew pir bi baldarî bifikirin ka têkiliya gel Erebistana Siûdî bi çi avayî pêş de diçe. Ji ber ku Amerîka bo Erebistana Siûdî çekan dabîn dike. Li vê derê leşkerên Amerîkî hene û mijarên din vekî Îranê jî hene. Dema ku bilindbûna bihayên gazê enflasyonên nêzî asta herê bilind ya 40 salî digire ku piştgirêkek serekeye di hilbijartina nîvdema mijdarê de Biden da anketan de zehmetiyan dibîne. Looking back over the last 60 years, we do see that dema em li 6 salên dawî mêze dikin partiya serokekî wekû Joe Biden ku niha rêjeya pejrandina çel ji sedî wergirtiye, tu carî di hilbijartineke nîvdem de bêtirî niha kursî bi dest nexistine. Dê rastiyê de wî qasî 30 kursî winda kirine. Qesrasvî piştrast nekir ku ew li ser qedexekirina hinardekirina gaza Amerîkî difikre ku pîvanekê ku pişesaziya neftê dibêje dê bazarên enerjiyên cîhanî têk bibe. Ji bo pesivî de kuşwara Rûken Işık dengê Amerîka Washington. د گوتارا شویدی دا سروکی اوکراینیا ولادیمیر زلنسکی به آوایکی جدا بحثی پیامن روژا شمی کرد. زلنسکی گوت لاوکراینیا کشو هوا رونی و گرم بو بری کو بیجا مخابن لکریمیا عور بو. وی گوت داگر کرده ما دلیوه بده سوان دکوه در رفن. سروکی اوکراینیا گوت جی کو هیزن ولاتیوی لدنباس جهن خواد دگرن بتایبتی لدورن کو برف باخومود دچن. زلنسکی پیروزباهی لپارێزەرین ئۆکراینی کرد بە هەلکەفتا ڕۆژە وان یا نیشتیمانی. هەر سەبارەت بە ئۆکرانی ئەمڕۆ یەکشەمە پارێزگاری ناوچەکە ڕایگەیان لە ئەنجامی هێرشی موشکی بۆ سەر شاری زاپۆریژیا لە باشووری ڕۆژهەڵاتی ئۆکرانیا 12 کەس کوژان و 49 کەسیش بریندار بوون کە 6یان منداڵن. ئۆلێکساندەر سترۆخ پارێزگاری یاریێمی زاپۆریژیا ڕایگەیان بەهۆی ئەو 12 هێرشە موشکیی رووسیاوە بەشێکی باڵەخانەیەکی نۆنوهەمی وێران بووە. 5 بینای دیکەی نیشتەجێبوون زیانی زۆریان بەرکەوتووە و ژمارەیەکی دیکەش زیانیان بەرکەوتووە. ئۆلێکساندەر سترۆخ لە تەلێگرام دەڵێت ڕەنگە خەڵکی زیاتر لەژێر دار و پەردووی ئەو بینایانەدا گیریان خواردبێت. هەڵمەتەکانی ڕزگارکردن بەردەوامە. لەو ماوەیەدا 8 کەس ڕزگارکران. پێشتر ئەنەدۆڵی کۆرتێف بەرپرسی شارەکە ڕایگەیاندبوو بەهۆی کەوتنە خوارەوەی موشکەکان لە نێو کۆمەڵێک باڵەخانەی
لدمكي رابورت نبشت راسكري هنا كوشا من دفركا روسيا اجانسا ويا نافوكي برف اوكرانيا بريفا ديشا كوش كاسبي دي بيجا تشن نشاني ننكو روسيا آمادا كاريان جبو بكار إنانا تشكي نافوكي لدجي اوكرانيا ديكا شارزاي نافوكي دي بيجنا دنجي امريكا اگر روسيا تشكي نافوكي برف سنور اوكرانيا ببا امريكا ويبي بزانا ويبي بحسا افا مجارا في رابورتا دنجي امريكايا رووسیا گەورەترین جبەخانەی چەکی ناوکی لە جیهاندا هەیە. شارێزایان دەڵێن دەهێندەی زیاتر لە ئەمریکا چەکی ناوکی تاکتیکی هەیە. لە مانگی 2018دا ڤلادیمیر پوتینی سەرۆکی رووسیا کۆمەڵێک چەکی نوێی ئاشکرا کرد و ڕایگەیاند کە دەتوانن نزیکەی هەر خاڵێک لە جیهان بپێکن بێ ئەوەی ڕێگریان لێ بکرێت. پوتین کە لە ئێستادا دووچاری زیانی سەربازی لە ئوکرانیا بۆتەوە هەڕەشەی کردووە کە هەر ئامرازێکی بەردەستی بۆ بەرگریکردن لە رووسیا بەکاردەهێنێت. ڕۆژی سێشەمەش کۆشکی سپی وەڵامی ئەو هەواڵانەی دایەوە کە پشتڕاست نەکراونەتەوە باس لەوە دەکەن ڕەنگە رووسیا چەکی ئەتۆمی بەرەو سنوورەکانی لەگەڵ ئۆکرانیا بگوازێتەوە. ئێمە لێرەدا هەر چەکێکی ئەتۆمی و یا ناوکی زۆر بەجددی وەردەگرین، بەڵام دەمەوێت بڵێم کە هیچ هۆکارێکمان نەبینیوە تا دۆخی ئەتۆمی استراتیژی خۆمان بگۆڕین و هەروەها نیشانێکیشمان لە بەردەستان نییە سەبارەت بەوەی کە رووسیا بەم زوانە خۆی بۆ بەکارهێنانی چەکی ئەتۆمی ئامادە دەکات. لە بەرامبەر زیانە لشکریەکانی رووسیا کۆکردنەوەی سەربازی ڕاگەیاندووە کە بۆتە هۆی ئەوەی سەدان هەزار رووسی لە وڵاتەکەدا هەڵبێن. میچل وارشتاین پسپۆری ئاسایشی نیشتیمانی لەبارەی بەکارهێنانی پوتین بۆ چەکی ئۆتۆمیەوە دەڵێت. ئەمە دەبێتە هۆی بەزاندنی هێڵێکی سوور کە هیچ وڵاتێک لە دوای جەنگی جیهانی دووەمەوە نەیبڕیوە. نیگەرانیەکەش ئەوەیە کە بەو پێی تا دێت گۆشەگیر دەبێت و بۆی دەردەکەوێت کە بژاردەی سنوورداری هەیە کە ڕەنگە هەوڵی بەکارهێنانی چەکێکی ئەتۆمی تاکتیکی بچووک بدات. ڕەنگە زۆر بچووکتر لەوانەی کە لە هیروشیما و ناکازاکی بەکارهێنراون بۆ ئەوەی لە بنەڕەتدایان هەوڵی لەناوبردنی ڕژێمی ئۆکرانیا لە کێف بدات یان بە سادەی بڵێن سیرکە ئەمەیە کە دەتوانم بیکەم. هەروەها پۆسپۆرانی دیکەش نیگەرانن. لەوانە جیمس ئاکتنی هاوبەڕێوبەری بەرنامەی ڕێبازی ئەتۆمی لە دەستگای کارنگی بۆ ئاشتینەوە دەڵێتی. پێم وایە ئەگەرم شەڕا بۆ پۆتین باڕاستێکی زۆر خراپ تابڕات ئەگەر ڕوبەڕووی شکستێکی سەربازی کارەسەدبار بێتەوە ئەگەر دەستگرتنی بەدەسەڵاتەکەی لە مەترسیدا بێت ئەگەر ئاهوری رووسیا لە لێواری داڕماندا دەربکەوێت ئەوە پێم وایە ئەگەری بەکارهێنانی رووسیا بۆ چەکی ئەتۆمی بە دوور نازانێت لەگەڵەوەی پێم وانی ئەوە ڕوودات بەڵام لەو باوەڕەدەم بە دڵنیاییەوە ئێستا زیاترێک لە هەر کاتێکی تر لە دوای کۆتاییاتنی جەنگی ساردەوە ئەوە ڕوودات. ئاکتن دەڵێت پێی وایە سەرەڕای خۆ هەڵکێشانەکەی پوتین بەڵام پێیوانیە بتوانێت لە شەڕی ئۆکرانیادا کەڵک لە بەکارهێنانی چەکی ئەتۆمی وەربگرێت. ئامانجەوەی ئۆکرانیا و پشتیوانە ڕۆژاوایەکانی بەتایبەتی ئەمریکا بترسێنێت کارڕەشەی پەرسەندنی زیاتر دەکەن هەڕەشەی تەنانەت خراپتر هەموو شەڕێکی ئەتۆمی دەتوانێت بیان ترسێنێت بەرەو پاشەکشەکردن داواکردنی ئاشتی بۆ دانەواندن کە ڕێگەیەکی دەرباسبوون بێت بۆ پوتین تا شەرمەزار نەبێت. سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمیر زلنسکی دەڵێت هێزەکانیان دەستکەوتی خێرایان بەدەستهێناوە دەیان گوندیان لە ڕۆژهەڵات و باشووری ئۆکرانیا گرتوتەوە. وەزارەتی بەرگری رووسیا دانی بەو داناوە کە هێزەکانی رووسیا لە بەرامبەر هێرشی بەرپەشدانەوەی ئۆکرانیا پاشەکشیان کردووە. شارەزایانی بواری ئەتۆمی بەدڵنی ئەمریکایان وتووە ئەگەر پوتین چەکی ئەتۆمی لە ئۆکرانیا نزیک بکردایەوە ئەوە ئەمریکا پێی دەزانی. شایان پاشا بۆ راپۆرتی سندی سین دڵنی ئەمریکا. دوشەمێ سپیس ئەکس لە کەیپ کانەڤەراڵ لە ویلایەتە فلۆریدا گەمیەک هەنارد ئەسمانان بە دوو سەتەلایتین پەیوەندیان بە. سەتەلایتین ئەنتل سات گەلەکسی سیهوسی و گەلەکسی سیهوچار ژێهێ لە فالکۆن نەهڤە هات هەنارتنیان ڕەوانەکردن ji بۆ ڤالاهیان ئەسمانان گەلەکسی سیهوسێ لێبەرە دەست بە خزمەتین خوا بکات لە مەهابێ مەها 11 ji بۆ دەڤەرین سەرانسەری ئەمریکا و هەروەسا گەلەکسی سیهوچار جێهێ گەلەکسی 12 بکرێت لە داویە 2022 ئاس و تدبینی یانی دەرکەتنا وێ موشەکیان وێ سەتەلایتە ئەسمانی ڕۆناهی لە هەرێمێ دیکان لە فلۆریدا لە دەمێکی ڕۆژ ئاوا دەفەرتا ئەسمانان. بەڵێ هاوکات ئەو گەلەکسیانە گرنگی ئەوەی هەیە کە ئەتوانن ئەنتەرنێت دابینکەن بۆ زۆرێک لە وڵاتانی جیهان. هەتا بەرنامە سەباهی کورتکونەش دگەینێک هەر شاد و بەختەوەر بن و خۆدا حافیز. هەر شاد بن بەنیازی دیدار.